دەستگای مرۆیی مام لە سۆنگەی هەستکردن با بەرپرسیارەتیەوە پرۆژەی پەلەچارە لە ڕێگەی ئۆنلاینەوە واتساپ با هاوکاری ژمارەیەک پزیشکی پسپۆ ڕادەگەێنێت. هاوڵاتی بەڕێز لە کاتێکدا پێویستیت بە هەرڕاوێژێکی پزیشکی هەبوو دەتوانیت پەیوەندی بە ژمارەی ئەو پزیشکانەوە بکەیت کە لەسەر شاشەکە بەدەرکەوتون. ڕۆژانە کاژمێرنەوەی بەیانی تاوەکو 4 ئێوارە ئەم خزمەتگوزاریە پێشکەش دەکات. دەستگای مرۆیی مام. هاوڵاتی بەڕێز لە کاتێکدا پێویستیت بە هەرڕاوێژێکی پزیشکی هەبوو دەتوانیت پەیوەندی بە ژمارەی ئەو پزیشکانەوە بکەیت کە لەسەر شاشەکە بەدەرکەوتون. ڕۆژانە کاژمێرنەوەی بەیانی تاوەکو 4 ئێوارە ئەم خزمەتگوزاریە پێشکەش دەکات.